والتعادل. حسين عالية داخل منطقة الجزاء. الله 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 الله، أيمن حسين، لكن الوحش موجود. سرهنج محسن بتألق. لاحظ الله يا أيمن رايحة، لكن الله بناوی خوا سەبارەت بە کلینشیتەکان ڕەنگە یانە هەبی لەمە زۆرتری هەبی، بەڵام من وەکو تاکە کەس ئەوەندێت چونکە من تەواوی یاریەکان لە سەرەتاوە تا ئێستا یاریم کردی، بەڵام سەرجەم یانەکانی دیکە زیاتر لە 2 گۆڵسی گەمەیان کردیە، بەڵام من وەکو تاکە کەس ینی یەکەم گۆڵچێکە هەتا ئێستا مەسەلەن 10 کلینشیتم هەیە. شکری خوای دەوێ پاش هەوڵ و مادوونەکی زۆر و تۆفیقی خوای گەورە توانیمان بەو شتە بگەین و یەکێک لە ئامانجەکانی ئێمەش بوو مەسەلەن پێشەوەی خول دەست پێ بکە گۆڵ خاوێنی ئیدی توانیمان الحەمدولیلا بگەینە مەبەستەکان. هێستا چەندە هێشتا زۆریش مایە خولەکە، هیوادارین کە کۆتاییەکەشی بەو شێوەیە بیکە هەروەکو چۆن لە سەرەتاوە دەستمان پێکرد. داخل منطقة الجزاء خطيرة الرأسية وسرهنج باللحظة الأخيرة، خطيرة كرة إبراهيم بايش. پاڵپشتەکان مەشقی ڕۆژانە ینی سەرەکیترین شتەکە کە زۆر گرنگی پێدەدە، ینی دانەبڕان لە مەشق جگەلەوە دوا بە دوایەوە مەسەلەن ڕاهێنەری گۆڵچەکان کە نزیکترین کەسە لێت وەکو گۆڵچیەک اینجا ستافی ڕاهێنەران، اینجا یاریزانەکان لە یاریزانەکانش بەرگری، اینجا یاریزانەکانی دیکە هەموو ئەوانە هۆکارن لەوەی کە مەسەلەن 10 کلینشیتمان هەبی. ئەمە کە کاتێک باسی گۆڵ خاوێنی دەکەین فەزڵەکە تەنیا لە بۆ من ناگەڕێتەوە بڵێم تەنیا و تەنیا من هەموو یاریزانەکان هاوکارن لۆی کە مەسەلەن چ ئەنجامیانەکە باشبی یان چ گۆڵەکە خاوێن بی کە ئێستا بوویتە هەواڵەکی گەرم لە ناو خولی عراقی. وتسديدة جول ويخلصها، برافو حارس المرمى. حارس المرمى سرهنج محسن ينقذ المرمى، وهذا محمد جفال والكرة الجميلة ينقذها الحارس سرهنج محسن ببراعة. لێتی ناشارمەم شتەکەی بەنا سروشتی وەسف دەکەم پاشەوەی کە دەبینی هاندەرانی یانی قۆی جەویە یان زەوڕا یان تەڵەبە یان هاندەرانی یانەکانی دیکە زەوڕە مەسەن هەمیان بە هەمان شێوە پاڵپشتی دەکەن یان پێت دەڵێن بەڵێ ئەتو شایستە ئەوەی کە لە هەڵبژاردی عراقبی. ئەو ڕۆژەیەکێک لە ڕۆژنامەنووسەکان پرسیاری لێم کرد ئایا هەست بە مەزلومیت ناکەی کە تو بانکێژ نەکرای، وتم لەگەڵ ئەوەی کە لە ناخی هەر تاکێکی وەرشی عراقی بەشایانی ئەوم دەزانێت کە لە هەڵبژاردی عراقم ئەوە خەمەکەم کەم دەکاتەوە. دەتوانم بڵێم ئێستا کە لەگەڵ یانێ ئەمانە ئەو شتە بڵێم شتەکە ئاساییە، بەڵام چەندین ساڵ پێش ئێستا کە لێرە بووم ئەو شتم دەگوت ینی چواردەورەی خۆم شتەکەیان ینی وەکو بڵێ پێکەنینیان بە شتەکە دەهات، بەڵام ئێستا الحەمدولیلا ینی ئەگەرەکی زۆر باشیش هەیە کە ناوم لە پێکهاتەی ئەوەلی قایمەی ئەوەلی هەیە پەیوەندیم پێوەکرایەکی لە برا ڕۆژنامەنووسەکان گوتی ناو تێدایە، بەڵام لەو یاریزانانەی کە گەشتەکەن تێدا نەبوو. زۆریش ئاساییە ئەوەندەی کە لەسەر من بوو مەبەستەکەم هەبوو، مەبەستەکەش الحەمدولیلا توانیمان بیگەینێ. ئیدی مەسەلەی هەڵبژاردی عراقیش ینی پێویستی بکاتە ئینشاڵڵا ئەگەر ئاست پێوەرە گەشتبینم بەوەی کە بسمەوە هەڵبژاردە. ركنية للقوى الجوية، يلعب الكرة لميثم داخل منطقة الجزاء، أيمن خطيرة حمادي، أوه رجل المباراة سرهنج لغاية الوحش. یانی ئەمانەی بەغدا وەکو هەر یانەیەکی دیکە ڕوبەڕووی کێشەی دارایی بوویتەوە. ئیدی ڕێخستنی تیپەکە لە سەرەتاوە بە پێی دۆخی یانەکە بوو، لەبەرەوە ینی وەکو سەرەتا بە دڵیان نەبوو، بەڵام لە نێوانی قۆناغەکان پاشەوەی کە هەندێک یاریزانیان هینە لە پیشەگەرەکانیان گۆڕی و هەندێک یاریزانی دیکە هاتن، دەتوانە بڵێم یان ئێستا الحەمدولیلا تیپەکە خەریکە ڕێڕەوی خۆی وەردەگری. هێشتا ینی یاریش ماوە لەوەی کە بتوانین هەرنا خۆمان بگەینێنە ناو 5 تیپەکەی یەکەم. ئەمە هەوڵی خۆمان دەدەین، دەمێنێتەوە تەوفیقی خوای گەورە. عالية داخل الجزاء والابعاد من سرهنج للركن.
عاد من سرهنك محسن إلى الركني.